سەرباری ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ و بڕیاری دووبارە داخستنەوەی بازاڕ و دوکانەکان لەلایەن وەزارەتی ناوخۆوە، بەڵام هاوڵاتیان و کاسبکارانی قەزای کەلار با بڕیارەکانەوە پابەند نەبوون و قەدەغەی هاتوچۆیان بە تەواوی ڕەت کردەوە و وەک ڕۆژانی ئاسایی چوونەوە دوکان و بازاڕ و شوێنکارەکانیان. ئەوان دەڵێن جارێکی تر ناتوانن واز لە کارکردن بهێننەوە و توانای مانەوە لە ماڵەوە بەبێ کار و پارەیان نەماوە. بەشێک لە کاسبکارانیش دەڵێن لە ماوەی قەدەغەی هاتوچۆدا لە ڕابردوودا زیانێکی زۆریان پێگەیشتووە و پێویستە حکومەتی هەرێم ڕەچاوی گوزەران و ژیانی هاوڵاتیان بکاتەوە لە کاتی دەرکردنی بڕیارەکانیدا. ئێمە پابەندین بە ڕێنمایەکان، بەڵام وەکو ڕێنمایەک ئێمە 3 مانگە دوکانمان داخستە و لە ماڵەوەین، دوای 3 مانگ هاتینە دوکانمان کردێتەوە، ئێستا هاتنە ئەڵێن تا 6 دوکان داخن، گوایە بەم 6 ڕۆژە کۆتایی تێنە. بەڵام وەکو خەڵک ناتوانی وابژی تۆ هەر ئەگەرەک و کاسبکار گەرەکتە بخەیتە پاڵ موچەخۆر و ئەمیش بێ ئیش و ئەوت بێمەعاش کردەمیش بێ ئیشکەی ئەمە ناکرێت. جوانیە شتێکی ناشرینە حکومەت ئەمە بەسەر ئەوە. ئێمە وەکو دوکانداری ناو بازار پابەند نابین بەم بڕیارەوە. ئەم بڕیارە کۆمەڵی خەڵکی با بڵێن ئەگە بکرێ بڵێن خەڵکی نەخۆش ئەم بڕیارە بەسەر ئێمە سەپاندووە لەبەرەوەی مەرزی پەرێزخانی نێودەوڵەتی ئەمەتانە جەنابتان وەکو ڕۆژنامەنووس ئەتوان بڕۆن ببین کول ڕۆژی یەکەم بانی لێدوان یەک وەرگردووە و سایق و دۆست و ئەحباب و کەسمان لێوێڵێ 450 سایقی مەرزی پەرێزخان چۆتە ئەو دیوە. ئەکرێت 450 سایق بڕات ئەو دیوە بە هەر فلتەلەکە ڕەت بێ ڕۆیشت ئەو دیو گەڕاوە تۆ کەس نەخۆش نییە. من وەکو خۆم ئەوە کرێ بابۆستی لەو ڕاستی ئەم مانگە کابرا عەفوی کرێکەمان ئەکا هاوکاری کردووی مانگی پێشوو بەس ئەم مانگی دواتر چۆن لەسەر چی ئەساسیەت و هاوکاریت کە ناکری. ئەمە یەک دوو تەناوکو خۆمان وەکو دوکاندار خەسەرمەندی کول دوکانێک یەک کرێکار دوو کرێکاری لەسەر ئەوە ساوە لە فەخانەمان هەیە ئەو مەطعەمی نەرگس لە تەنیشتمەیە 17 کرێکاری تایە. ئەم 18 کرێکارە ڕۆژانە خۆتەنان خاوە مەطعەمە خەساری نەکردووە 18 کرێکاری ژنان بڕاو بۆ لە پاڵیا. من ناڵێم پابەند ئەبم، ئەڵێم پابەند ئەبم، بەڵام پابەند ئەبم لەسەروی ئەوەی ئەوان شتێکمان بۆ بکەن. ئەوان هیچیان بۆ ئێمە نەکردو و ئەڵێن هەر بۆ لە ماڵە بمێنەوە کەرنتینە ئەیکردۆ بەدیلی کەرنتینە نەبێ ئێمە چی بکەین؟ من ملیۆنێک و 500,000 دینارم لەسەرا دوکانی وەرزشیم هەیە 3 عائیلە لەسەر دوکانەکەی منەژی سوپاس بۆ خوا فەزلی خوای گەورە، بەڵام ئەوان هیچیان نییە، هیچ شتێکیان وەدەسەوە نیە تا ئێمە هەل بکەن و چارێک بۆ ئێمە دۆزنەوە تا دوکانەکانمان داخێت. لەلایەن ئیدارەی گەرمیانیشەوە ئاسانکاری زۆر بۆ هاوڵاتیان کراوە و هیچ بازگەیەک لە ناو شار دانەنراوە و هیچ ڕێگریەک و لێپێچینەوەیەک لە هاتوچۆی هاوڵاتیان ناکرێت. پەیام پەیوەندی بە ئیدارەی گەرمیان و قایمقامی قەزای کەلارەوە کرد سەبارەت بە جێبەجێ نەکردنی بڕیاری قەدەغەی هاتوچۆ، بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدرایەوە و ئامادەی لێدوان نەبوون. تەنیا شوێن لە گەرمیان کە ئەمڕۆ داخرابوو مزگەوتەکان بوو. بەپێی بڕیاری وەزارەتی ئەوقافی هەرێم جارێکی تر دەرگای مزگەوتەکان بەڕووی هاوڵاتیان و نوێژخوێنان داخرایەوە و هاوڵاتیان نیگەرانن لەوەی تاکە شوێن کە بڕیاری قەدەغەی هاتوچۆی بەسەردا جێبەجێ دەکرێت مزگەوتەکانە. بەپێی دوایین ئاماری وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان گەرمیان 13 توشبووی ڤایرۆسی کۆرۆنای تێدا تۆمار کراوە و یەکێک لە توشبووانیش گیانی لەدەستداوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.